أتمنى لكم عملا ممتع. من ناو شاخەوان حاجی حەمەدە من خەیاتە تەمەنم 35 ساڵە لە شارۆچکەی خەلیفان دانیشم لێرە کاری بەرەکدوری یەکەم نزیکەی 12 بۆ 13 ساڵە ئیشی بەرەکدوری یەکەم لەناو عایلەیمە بابم بە ڕەحمەت بی تقریبا 52 ساڵ 53 ساڵ ئیشی بەرەکدروی کردیە عایلەی ئێمەش تقریبا بەعام برایەکانم و خوشکەکانم هەمووی خەیاتن و ئینجا هەندێکیان لە بازاڕ ئیشەکەن هەندێکیان لە مارەوە ئیشی خەیاتی خۆیان ئەکەن خۆی سەرەتا کە ئیشی خەیاتین دەست پێ کرد لەناو عایلێ عادەتێک لەناو عایلێ خەیاتی هەبوو فکرەکە لە مندارەکان شەگوازرێتەوە ئەو فکرێش لە ناومە هەبوو لە بەرەوەی هەمومان خەیاتین منیش خەیاتەکەم لە عایلەی خۆم وەکو فکرە وەرگر بەس وەکو فێربوون لەوان فێربوو بم نا لە بەرەوەی هەتا من پێڕاگەیشتم فێر بم ئەوان وازیان لە خەیاتینە بەس چەند برادرێک کە هەبوون لۆ نمونەیەکێک نەبوو ناوی مامەسعەدە ئینسانێکی بەتەمەنە خەیاتە زۆر یارمەتیدام لە ئەوەی فێری خەیاتی بین ئێستاش لەخوای بەزار تقریبەنەوە لە سەرەتاکانی 2010 لەو کاتەوە تا ئێستا ئیشی خەیاتیەکەین هەندێک ماوە پچڕان هەبووە بەس تقریبەن بەردەوام بووینە سەرەتای دەستپێکردن لێرە نەبووە وەکو لێرەبوون لە هەری لە خەیات بوون پێشتر بەس لە پاشەوەی خوێندنی کولی ئەوانە ناتە پێشێ ناچار بووین وازن لە هینا لە خەیاتی لەبەر خوێندنی دواتر کە دەستن پێکردەوە لە خەلیفان تقریبەنەوە 2 ساڵ و نیوە لە خەلیفان دانیشم و هەر لێرەشیشی خەیاتی خۆمەکەن دوکانەکەم ێستا بەزەبت لە ناو خەلیفانێ هەر لە ناو بازاڕی گەشتیە سەر ڕێگەی کۆنی سرێشمەی پێێرە نێرانە لەوێنە ولا بخيرات باش وزتكم خۆی لێرانەمە خەیاتێکین وەکو هەر خەیاتەشکی اعتیادی قاتی کوردیە دروین قاتی کوردی بە خۆی چەند شێوازەکی هەیە چەند دەستورێکی هەیە هەر ناوچەیەکی لەو کوردستانی شێوازێکی جیاواز لەبەرەکە هەر زۆرێک لە قاتی کوردی ناوێکی تایبەت بەخۆی هەیە زۆربەی قاتە کوردیەکان بە ناوی سەرکردەکانیان بە ناوی کەسایەتیەکان ناوندراینە بۆ نمونە هەندێک منتیقە هەیە شلوارەکەی تەسک لەبەرەکە هەندێک منتیقە هەیە شلواری بەرین لەبەرەکە هەندێک منتیقە هەیە قاتی چۆغەری و ستارخانی و مرادخانی لەبەرەکە هەندێک منتیقەی دیکە قاتی نیویەقەیەک بە کەتاف و یان زنجیر و کەتاف لەبەرەکە اینجا بە پێی ناوچە جوگرافیەکەی شێوازی قاتی کوردیەکەشە گۆڕدرێ لێرانە ئەمە سەرەڕای ئەوەی هەموو ئەو قاتانە قاتە کوردیانە ئەدروین بەس شتێکی کە زیاتر ئیمە زیاتر دیزاینکردن قاتەکانە بە شێوازێکی سەردەمیانە سەر لۆ نمونە و قاتێکی ئێستا لە بەرە مندایە هەم قاتەشی نیویەقەی کەتافە بەس لە هەمان کاتدا دیزاینێکی جوانی لۆکرایە بە شتێکی سەردەمیانە زیاتر گەنجانەیە اینجا ئەو دیزاینانە هەندێک زار بە نەخش ئەیکەین هەندێک زارش بە قوماش ئەیکەین شتێکی جوان دەرەچی خۆی هەر ئیشێکی نوێ کە ئینسان ئەیکە دوو تەرەف هەیە هاوڕا و دژەڕا هەیە ئێستا ئەوەی کە ئەمە کردیتن بە قەنەعەتی هەیە هەندێک کەس پێیان وایە کە ئەمە دەستکاری جلی کوردین کردێت تێکندایە بەس یەک بەرچاوڕۆنی لە هەموو ئەو خەڵکەی کە ئەو تەسەوڕیان هەیە ئەوەی ئەمە کردیتن شتێکی نوێ نییە ئەگەر بگەڕێەوە لەو مێژووی کەلتوری کوردی جلوبەرجی کوردیان بخۆم مێژوون تەواو کردی لەوانەیە لە کەسێک کە شارەزایی زیاترم هەبی لە مەسەلەی دابوونەریت و کەلتوری کوردی لە ساڵی 1970ەکان بە هەمان شێوە ئەو شێوەستە ئەو دیزاینی قاتی کوردی هەبووە بەس ئەو کاتە زیاتر بە سووف چنینەشیان لەو لازیانەی قاتی کوردی ئەکرد چنین یاکردنجا سوفی زەرد بە یان سوور بە ئەوەی ئێستا ئەمان کردیتن هەر شێوازە کلاسیکێکێتی بەس بەچێ بەشتی نوێتر بە داهێنانێکی نوێتر وشی باسشم کرد هەر شتێکی نوێ کە ئەتو ئەیکەی
هاوڕای هەیە دژەڕای هەیە ئەوەی کە ئەمە ئێستایکەن خەڵکەی زۆر پشتگیری نەکە دەستخۆشین لێکە و بە هەمان شێوە خەڵکەی زۆر سەردان نەکە لە شارە جیاوازەکان لە هەولێر لە دهۆک تەنانەت لە کەرکووک لە زاخۆ لە ئاکرێ لەو شوێنانە سەردان نەکە لەو شێوە قاتانە و قاتەکانی دیکەش و هەندێک کەسش پێی وایە کە جوان نییە اینجا ئەبێ تەوازنێک ڕاگرین ئێمە لە بینی هەردووچیان هەموو شێوازە قاتەکان بدروین ئەوانە بە تایبەت لۆ گەنجە یان لۆ ئەوانەیە کە بۆنیان لە پێشە ختوبەیە بوو کە ژنگ گواستنەوەیە شتێکی تایبەتە و پێم وایە سەردەمیانەیە و ڕەخنەی هەموو ئەوانش کە ڕەخنەن لە ئەگرن ڕەخنەکانیان سەر چاو دەستخۆشیەکانش زیاتر هاان نەدە لە ئەوەی ئیشی جوانتر بکەین هەمیش وەکو خەڵکە قاتێکم کردێ لە نەورۆز تۆمانەگە خوای گەورە مۆفەقبی نەورۆز نەبیتە باران و شتیوانێ دەچینە سەفرە و سەیران وەڵایە من زیاتر هەر ئەو دەستوریە بەس ئەو نەخشەم لێ نەدایە ڕاستی بێ نەخشە هەر ئەو دەستوریە دەستورێکی جوانە زۆر خۆی وەکو دیزاینەکان مەزموعە خەیاتێکی زۆر هەریەکە و بە شێوازێک دیزاینە کە دیزایانی قاتی کوردی ئەوەی کەمە ئێستاەکەین تقریبان بەشێکی هەرە زۆری دیزاینەکان دیزایانی خۆیتن و لەگە یەکێک لە دیزاینەکانش کاک بڕیار یەکێک لە خەیاتەکانە هاوڕێکی خۆشەویستە یارمەتی دەربۆ لە ئەوەی بەکارهێنانی ئەو دیزاینی لە قاتەکانی من خۆی ئەمە لێرە هەموو چین و توێژەکان لە هەموو تەمەنە جیاوازەکان دەهێن لێرانە قاتلێک نەمادرۆن بەس ئەگەر یعنی تهدیدکەین زیاتر چینی گەنج لە تەمەنی 30 ساڵی ئەوانە زیاترن لەوانی کە خۆی عادەتی مەوسیمەکان دیارە مەوسمی خەیاتی نەورۆزە هەردوو جێژنەکانی ڕەمەزان و جێژنی قوربانەیە ئەوانە زیاتر لە هەر وەختەشی دیکە قاتی کوردی تێدا دروی بەس وەختەکان کەش قاتی کوردی دروی ئەو بە پێی منتیقەیە لۆ نمونێستا و منتیقەیەمە تێداینە لە خەلیفانێ منتیقەکە زیاتر بە گەنج و بە تەمەنەکانیان زیاتر گرنگی بە جلوبەرجی کوردیدەن وەکو یارمەتی دانیلایانی حکومی هیچ یارمەتیەک نییە بەس ئەوەندێ ڕێگر نییە لێن و کە ئیش نەکەنم ئاریاناوات خەیاتی یەکەم هونەرە دوای حەزە هەر ئینسانێک حەزی لە ئیشەکەی خۆی نەبی تێدا سەرکەوتو نابێ ئەگەر حەزت نەبوو داهێنانت پێ ناکرێ لۆیە من لە ئیشەکەی خۆم زۆر ڕازیم و زۆر شتێدا مرتاحم و حەزشم لێ حەزکردنەکەم لە ئیشەکەم وای کردیەکە زیاتر بتوانم داهێنان تێدا بکەم یان شتی جیاوازتر دروستکەم ئەوە کەسابەتەکەیم نە ئێستا ئەگەر حکوومەت بهێ برێوەرە تەعین تەکەم نایکەم لەبەرەوەی ئەوەم پێ باشترە لە تەعین بوونی حکوومەت و چاوەڕێ سەری مانگ بکەی و معاش هات نەهات نالێرانە مرتەحتری کەسابەتەکەی خۆتەکەی و هەموو ڕۆژان پارەی خۆت وەرەگری و زۆر بێمنەتری چاوت لە دەستی حکوومەت و کەرتی تایبەت و فران و ئەوانەبی ئیشی حڕ ئینسان زۆر تێدا ئەو یعنی دڵخۆشە ئێستاوەش وەکو ئیشەکی حڕاتوانم ئەو ڕۆ ئیشکە موسیبیانە ئیش نەکەم و کەسابەتەکەش لە خوای بەزیادبی هەیە کە مادام هەیە ئینسان زیاتر پێویستە پشت بە خۆی ببەستی ئەگەر نەبوو ئینجا دوای یعنی اختیاری دووەمی حکوومەت بێ ئەگەر ئیسی شەشی نەتوانی بە حکوومەت لەوێت هەوڵی تەعینات بدە